کەسابەت هەن نییە ئەمە کاسپێکەیە کیلۆمانە بە 4 بە 5 تا بە 5 ناڕە بە 4 ناڕە ئەوە کشمیشایی بە 2 ناڕە ئەسیشتە هەر ڕاجێکی هەر بە ئەمە نایە و کەسابەت نەما نەخوازە من هەموو عالەمەکە هەموو داماو بووە هەمووی هەناسە سەر بووە بێ بێمەعاشی بە بێ داماوی بە بێ کرێکاری بە بێ ئەمادی وەڵاهی بەسمانە چی بکڕێ نایکڕێ باوکە ئاوا سەیرێکا بۆ خۆی ئەڕاتەوە بۆ ماڵەوەتەوە بە هەناسە سەری ئەو مشتری هەنێکیان بۆ نمونە بۆ لامان هەمووی معامەلاکەن ئەوە شەکەڕێتەوە بۆی باری اقتصادی خەڵک خراپە بەڕاستی بەراورد کە لەگەڵ پار ساڵە ئەم ساڵ موچە خراپتر بووە ئەمە چەرسمان هەیە 2 کیلۆکڕە کوڕە 1 کیلۆکڕێ چکلێتی جوانمان داناوە ساڵان 4 کیلۆ 3 کیلۆ ماڵ ئەی بردووە 1 کیلۆ پێشەوە مشتریم هاتووە 1 کیلۆی بردووە وڵی دۆخی ژیانی خەڵق زۆر ناخۆشە بڕوا ئەەکەی دراوسێم هەیە کاسەی جەژنی نییە بیکات من بارم ماوە تێ 10,000 بڕۆ بیە بە پانتۆڵێک بۆ کچەکەت یان ئێبێت چ ژیانێک بێ ئەوە ها بۆ چاویان لە فەقیر و هەژار نییە حکومەت پرسیارە سەرۆکەکان بێدەنگن هیچ ناگردە خۆیان بازار بەعام کەسم و چە نییە خەڵک پارەی پێ نییە خەڵک بشتی هەرزانە گەڕێ بۆ نمونەیە ژوورەوە مشتریەکەڵێ و بە چەناڵی بە 20,000 ئەڕواڵی بە 15,000 ئەڕوا بشتی هەرزانە گەڕێ ئێمە شتی هەرزانمان چییە سینیە بەس خەڵک شتی سینیەوی جوێی نایەتە ئەم باشە چییە چی نییە باشە یا خراپە نایە بۆشتی هەرزانە گەڕێ بە عامیش خەڵک پارەی پێ نییە و وەسعیش زۆر خراپە لەگەڵ ساڵانی کەیە لەگەڵ جێژنەکانی کە زۆری فەرقە ئەگەر بڵێم لە سایە هەشتا باوەڕ ناکەم تەواوە جاران کە خەڵگە هەو بە تایبەتی شتی زۆرەکری بۆ مناڵەکە ینی بە تایبەت بڵێ قاتێکی دەرەوە دوانی بۆکڕی سیانی بۆکڕی پانتۆڵ دوانی بۆکڕی یانی هێت ئەلێ ئێستا مجری بۆکڕم بۆ جژنی قوربانیش بۆی بەکارێنم ئەلە قیاسی گەورەتم بەرێ ئاوامان پێڵێن ئەنی توانێت ئیمکانێتی ئەوەی نییە کە بڵێ بۆ یەک جژن بۆی بکڕێت.